بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوە یازیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لە هەڵبژاردننی هاوڕێی چاک دەکەین بۆ ژیانی ڕۆژانەی خۆمان. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە یەکێک لە فەرموودە بەراوردکاریە جوانەکانیدا بەراوردێکی ڕوون و ئاشکرای هاوڕێی باش و هاوڕێی خراپمان بۆ دەکات و دەفەرمێت یان بۆ نمونە هاوڕێی چاک دەشوبهێنێ بە عەترفرۆشێک و هاوڕێی خراپ بە کوورەچی و ئاسنگەرێک. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت هاوڕێی چاک ئەگەر هیچ سوود و نەفعێکیشی بۆت نەبێ ئەوە هاوشێوەی عەترفرۆش بۆنێکی خۆش و ئارام بە سەرولوتتدا دەکات و دەبێتە مایی ئاسوودەیی و حەوانەوەی ڕۆح و دەروون. بەڵام هاوڕێی خراپ ئەگەر پریشک و سوتاوی و بە دووکەڵ و تەپ و تۆزی کوورەکەی نەگاتە تۆ و جلەکانت پیس نەکا ئەوە بۆن و بەرامەیەکی ناخۆشت بە ڕوودا دەکات. لەم فەرموودەیەدا ئەگەرچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە بێڕێز سیرکردنی هیچ پیشەیەکی تێدا بەکار نهێناوە، بەڵام پێمان دەڵێ کە هاوڕێی چاک هەمیشە لەلایەن خەڵکیەوە پەسەندکراوە، لەلایەن خەڵکیەوە بیستراوە. لە فەرموودەی دیکەشدا هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ کە ئێوە لەگەڵ ئەو کەسانەدا حەشر دەکرێن کەوا لە دنیادا هاوڕێیەتیتان کردوون و خۆشتان ویستون، جا بزانن کێ دەکەنە هاوڕێی خۆتان. بۆیە لە قورئانی پیرۆزدا چەندین مەشهەد هەیە کە کافر و دووڕوو خوانەناسەکان لە قیامەتدا تەبەڕا دەکەن لەو کەسانەی کە ناسیویانن، دەڵێن بریا خوایە ئێمە لە دنیادا ئەمانەمان نەکردایە خەلیل و دۆستی خۆمان و بریا پێغەمبەری خوا و ئیمانداران دۆست و هاوڕێ و هاونشین و هاودەم و هاوخەمی ئێمە بوونایە. لە ڕوانگەی و فەرموودەی پێغەمبەری خواشەوەیە کە دەفەرمێ یحشر المرء مع من أحب. عارف و شاعری خواناسی کورد مەحوی دەفەرمێت سبەینێ یحشر المرء برا گەل فرسەتە ئەمڕۆ تەبەڕابن لە من با کەس نەبێ حەشری لەگەڵ حەشرم. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە یەکێکە لە پیاوە مبەلیغ و عاقڵەکانی ئیسلام دەفەرمێت هاوڕێیەتی کەسانی گەلحۆ مەکە، ئەو بە حسابی خۆی دەیەوێت سوودت پێ بگەێنێ بەڵام لە سەرنجامدا زیانێکی گەورەت پێ دەگەێنێ. کاک ئەحمەدی موفتیزادەی زانا و عارفی گەورەی کورد بە ڕەحمەت بێ دەفەرمێت هەمیشە هاوڕێیەتی کەسانێک بکە کە حەقیان لە تۆ لا خۆشەویستتر و لە پێشتر بێواتە لە پێناو تۆدا حەق و ڕاستی نەشارنەوە و پێشێلی نەکەن. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە گرنگی هاوڕێ دەکەین، پێوەرەکانی هەڵبژاردننی هاوڕێ چین. ئایا ئیسلامی پیرۆز بە مەرجی گرتووە لە شوێن کەوتوەکانی کە تەنها لەسەر بنەمای ئیسلام و عەقیدە و بیر و باوەڕ هاوڕێ هەڵبژێرنیان دەکرێت لە ئاین و ئایدیا و ئایدۆلۆژیاکانی دیکەشدا هاوڕێمان هەبێ. مافەکانی هاوڕێ بەسەر هاوڕێوە چین وە دایک و باوک تا چەند هەوڵ بدەن هاوڕێی باش، کەسی باش، کەسی خوێنەوار، کەسی خاوەن بەهرە و توانە بکەنە هاوڕێی منداڵەکانیان وە کۆمەڵێ پرسی دیکە دەربارەی هاوڕێ و گرنگیەکەی لە ژیانی ڕۆژانەماندا بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا غەریب محەممەد بانگخوازی ئیسلامی کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باس خواست. مامۆستایان زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر بەخێر بێ. مامۆستا پێم خۆشە لە ڕوانگەی قورئانی پیرۆز و فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بپرسم هاوڕێ کێیە و بە کێ دەگوترێ هاوڕێ یان پێناسەیەکی هاوڕێمان بۆ بکەین. سرتا دەستخۆشیتان لێکەم. بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه ومن والاه. دیارە ئەم بابەتە بابەتێکی زۆر زۆر گرنگە کە بابەتی هاوڕێیەتیە، چونکە گومانی تێدانیە ئینسان بەبێ هاوڕێ بەبێ هاودەم بەبێ تێکەڵیکردن لە نێو کۆمەلگادا ناتوانێت بژی. بۆیە تەبیعەتی ئینسان وایە کە تێکەڵی و بەرلێکەوتنی لەگەڵ ئینسانەکانە، بۆیە زۆر گرنگە بزانێ تێکەڵی لەگەڵ کێدا ئەکا و ئەبێتە هاوڕێی کێ وەکی ئەکاتە هاودەم و هاوڕێ و هاوسەفەر و لەگەڵی ئاژی. بۆیە هاوڕێوەکو ئیمامی ڕاغبی ئەسفەهانی پێناسی هاوڕێمان بووە کە ئافەرمێ الصاحب الملازم، واتە ئەو کەسەی کە تۆ بەردەوام لەگەڵیایی ئەو پێوتری هاوڕێ. واتە هاوڕێ لە شەرعا بە کەسێک ئەوترێ کە تۆ بەردەوام لەگەڵ یابی، هەڵسوکەوتی لەگەڵا بکەیت، تەعاملی لەگەڵا بکەیت، پێکەوە بژین، پێکەوە دابنیشن. یعنی بە مانایەکی تر زۆربەی کاتەکان ئەگەر پێکەوە لەگەڵ ئەو کەسا تۆ بژیت، هەڵسوکەوت بکەیت، تەعامل بکەیت، ئەو پێوترێ هاوڕێ، پێوترێ صاحب. بۆیە لە منطەلەقی دینیەوە بەو کەسە ئەوترێ هاوڕێ یان صاحب کە صاحب وشە عەرەبیەکەی و کوردەکەی بەوترێ هاوڕێ. هەر معنای کوردەکەیشی پێم وایە لەوە هاتبێ، هەرچەندە من لە زمانی کوردیە زۆر شارەزایم نی. هاوڕێ واتە تۆ لەگەڵ یایت، بەردەوام پێکەوەن. ئەو کەسی کە تۆ زۆر لەگەڵ یا بژیت و پێوتری هاوڕێ. لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار
ئەمە شەدەما ئەمن و منەوەمان بباسەکە باسی هاوڕێتیمان بووەکە کە ئەبوبەکر سیدیق خوای لێ ڕازی بێ لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە فەرمێ إذ يقول لصاحبه لا تحزن کاتێک ئەبوبەکر خوای لێ ڕازی بێ هەر لە سەرەتاوە لە سەرەتای بانگەواز و لەگەڵ پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام پێشتریش هەر هاوڕێی بووە ڕەفیقی بووە بەردەوام پێکەوە بوون لە چەندین قۆناغی ناڕەحەتیە هەتا هیجرەت ئەکەن و لە مەکەش دەریان ئەکەن ئەبوبەکر سیدیق لەگەڵ پێغەمبەری خوا بێ عەلەیهی سەڵات وسەلام کە لە ئەشکەوتەکە بن ئەبوبەکر خوای لێ ڕازی بێ ئەترسێ لەوەی کە کافرەکان پێیان بزانن چونکە بە دوایانون بە شوێنە نائەگەڕێن بۆیە ئەم ترسە زۆر ئەبوبەکر ناڕەحەتەکە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە هاوڵەکەی ئەفەرمی واتە بە ئەبوبەکر ئەفەرمی خوای لێ ڕازی بێ إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا مەترسە خەفەت مەخۆ ناڕەحەت مەبە چونکە خوای پەروەردگار لەگەڵ ئێمەدایە لە ئاتێکی ترا خوای پەروەردگار ئەفەرمێ أم حسبت أن أصحاب الكهف والرقيم كانوا من آياتنا عجبا خوای گەورە ئەفەرمێ باز لەکیەکە باز لە هاوڵانی ئەوشکەوتەکە بە ئەسحاب ناوی بردوون بۆ چونکە هەر لە سەرەتاوە ئەم کۆمەڵە گەنجە بەڕێزە خواناسە پێکەوە بوون هاوفیکر بوون هاومەبدە بوون هاوقەنەعەت بوون لە پێناو مەبدەیەکە کۆبوونەتەوە لە یەکتری جانەبوونەتەوە خۆشی و ناخۆشیان پێکەوە بووە تاڵی و تریشان پێکەوە بووە پشتی یەکتریان بەرنەداوە هەتا ئەو کاتەی کەواوەکو تووشی ناڕەحەتی و دەرکردن و لێدان و مەترسی بوونەتەوە بۆیە خوای پەروەردگار بە ئەسحاب ناوێن ئەبواتە ئەمانە هاوڕێیەکن مادەم پێکەوەن پشت یەکتری بەرنادن لەگەڵ یەکتران ئەمە پێوتری هاوڕێ کە لە قورئانە بم شێوازە ئاماژەی پێدرا وەکو وتمان ئەوکو جەنابیش باسی کرد ئەو فەرمودەیە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام هاوڕێی چاک باز لەوەکە وەکو عەتر فڕۆشێک وایە هاوڕێی خراپ وەکو کورەچ و ئاسنگەرێک وایە لە چەندی فەرمودەی ترا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاماژەی پێداوە کە ئینسان لەسەر دینی هاوڵەکێتی ئەمە لە ئیسلام بڵێن لە قورئان لە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بم شێوازە پێناسی هاوڕێ کراوەتە ئەو کەسێک کە تۆ بەردەوام یان زۆرترین کات لەگەڵ لا بژیدەوە پێ ئەوترێ هاوڕێ زۆر باشە مامۆستا فەزڵ و گەورەی هاوڕێیە هەڵبژاردننی هاوڕێ لە ڕوانگەی قورئانی پیرۆز و فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چییە ئایا هاوڕێیەتی چه فەزڵ و گەورەی و پێگە و بایەخێکیە گومانی تێدا نییە هاوڕێ فەزڵێکی زۆری هەیە لەسەر هاوڕێ واتە هەردووکیان فەزڵ و لەو مەقامیان لەسەر یەکتری هەیە هەر بۆیە خوای پەروەردگار لە چەندین ئاەتی قورئانە باز لە فەزڵی هاوڕێیەتی و برایەتی و پێکەوەژان و پێکەوەبوون ئەکا وەکو نیعمەتێکی زۆر گەورەیش بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەرامبەر بە موسڵمانان بەرامبەر بە مهاجرین و ئەنسار بەرامبەر بە ئەنسار لە نێوان خۆیانە خوای پەروەردگار لە چەندین ئاەتە ئەم نیعمەتە گەورەیە باسەکە کە کردوونی بە هاوڕێ کە کردوونی بە خۆشەویست کە کردوونی بە دۆست و خۆشەویست و برای یەکتری یەکێک لەو ئاەتانە کە خوای پەروەردگار باز لە ئەم نیعمەتە گەورەیە کە ئەفەرمێ لو أنفقت ما في الأرض جميعا أفرمي أي محمد عليه الصلاة والسلام أجر أوي لسرزوية هي بدبخشياية بدكرداية بخير يعني بكارت بهناية هموي بكراية بوسيلة بو أوي كواوك مهاجرون أنصار بكيت هاوري وبراو خوشويس يكتري أنصار لنا أخوانك أوسو خزرج بون بيان كيت خوشويس وبراو يكتري چونك أنصار كانوا كو تاريخ بمن باسكا أنصار دو تيري جوربون أوسو خزرج دژایەتی و براکوژی و کوشتار و شەڕێکی عەشایری زۆر قوڵ لە نێوانیان هەبووە بەڵام بەهۆی ئیسلام و بوون بە برا بوون بە یەک لاشە بوون بە یەک کەس محبەت و خۆشەویستی و هاوڕێتێکی وا چووە ناویانەوە کەوات ئەزانی یەک لاشن یەک کەسن بۆیە خوای گەورە و نیعمەت و منەتێکی زۆر گەورە باسیەکە ئەفەرمێ هەموو سەرزەویت بەکار بهێنایە بتبەخشەیە وەک وەسیلە بەکار بهێنایە بۆی بیان کەی بەیەک نەت ئەتوانی بیان کەی بەیەک ما ألفت بين قلوبهم خوای گەورە فەرمی نەتوانی ئەم دڵانە پێکەوە گرێ بدەی نزیکی بکەیتەوە محبەت و خۆشەویستی لە نێوانیانە ئەنجام بدەی بەڵام خوای گەورە فەرمی ولكن الله ألف بينهم خوای گەورە دڵەکان یەک خستن کردنی بە هاوڕێ واتەمە فەزڵێکی زۆر گەورەیە کە کەسێ بتوانێت لەگەڵ کەسێکە بەهۆی دین بەهۆی خۆشەویستنی خوای پەروەردگار بەهۆی خۆشەویستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ببێتە هاوڕێ و خۆشەویست و هاوسەفەری یەکتری بۆیە خوای پەروەردگار لێراوکە و نیعمەتێکی زۆر گەورە أما باز أكا لش آتي كترا خواي پردگار فرمي فأصبحتم بنعمته إخوانا بهوي نعمتي إسلامه بهوي فضل خواي پردگاره بهوي أم قرآنه بهوي ناردني في غمر خوا عليه الصلاة والسلام إيوه كالرقتان ليكتريبو إيوه كدجاتي يكتريتان أكر إيوه كهاوتان دا پاشقل ليكتريبدن دراوسي برامبر بدراوسي تناند برا برامبر ببرا إيوه آوابون قومك يوابون بلان بهوي إسلام وإيمان وقرآنه بون بهاوريكي خوشويست بون بەبراکی خۆشەویست کەوا بۆ فەزڵێکی زۆر گەورەیە کەوا بۆ ئەمە بەڕاستی خەڵاتێکی زۆر گەورەیە واتە هاوڕێتی فەزڵێکی زۆر گەورەیە ڕووکو قورئان ئاماژەی پێدا وەروکو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام
سەلی کوڕی سعدمان ئەگێڕێتەوە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام المؤمن و فەرمی ئینسانی ئیماندار ئەوەیە کەواوەکو خۆشەویستی و هۆگری و نزیکی و پێکەوەبوونی هەیە واتە تێکەڵی هەیە هاوڕێتی هەیە لەگەڵ یەکبوونیا هەیە ئەمە ئینسانی ئیماندار ئەبێ صفەتی وابێ و فەرمیێ وەلا خەیرە خێر لەو کەسەدا نییە کەواوەکو لا یەئەلیف هۆگری نییە خۆشەویستی نییە تێکەڵی نییە بۆیە گۆشەگیری لە ئیسلام هەزەم کراوە گۆشەگیری شتێکی باش نییە تەنانەت ئەو کەسانی تووشی هەندێک نەخۆشی کە ئابۆشتی دەرونی ئەبوون ئەوە حتا تەنان لە ڕووی دەنووزانی و ئاماژیان چۆمەڵی ئامۆژگارە نەکرێت کە کەسێکی گۆشەگیر نەبن بە تەنها نەبن بۆیە ئیسلام دائما هانی ئێمەی داوە کە ئێمە خۆشەویستی و محیبەت و هاوڕێتی لە نێوانمانە هەبێ بۆ ئەوەی ئینسان لە ڕێگەی یەکترەوە بتوانێت سوود بە یەکتری بگەێنی هاوکاری یەکتر بێ یارمەتیدەری یەکتر بێ ئەوەی بتوانێت خەم و ناڕەحەتیەکانی ژیانی خۆی لەسەر یەکتری بڕێنێتەوە. زۆر باشە مامۆستا پێوەر و بنەماکانی هەڵبژاردننی هاوڕێ چین بۆ نمونە لە ئیسلامی پیرۆزدا ئەو پێوە و بنەمایانە کامانن کە هاوڕێیان لەسەر هەڵدەبژێردرێ و دەکرێنە پێوەر بۆ ئەوەی کە ئێمە بڵین ئەم کەسەکەینە هاوڕێی خۆمان بۆ لەم کەسەش دوورە پەرێزە بین و بە هیچ شێوێ نایکەینە هاوڕێ و هاودەمی خۆمان. گومانی تێدانێ کە ئینسان بۆ هەر کارێ مەسەرن ئەگەر بێ ئەو کارە بکە پێویستە هەڵسەنگاندنیە یان ئەو خاڵن بخاتە پێشای خۆی ئەو کارەی بۆی سەرکەوتوو بێ بە تایبەتی کەسێکە بێ هاوڕێک بۆ خۆی هەڵبژێرێ بیکاتە هاوڕێ و خۆشەویستی خۆی لە ڕێگەی خۆیان لە ژیانی خۆیان گومانی تێدانێ پێویستە چەند خاڵی ڕەچاو بکە بۆ ئەوی لەم کەسەتە هەبێ جا چ پیاوێکە پیاوێک هەڵبژێرە بۆ ڕەفیقی خۆی ئافرەتێکە ئافرەتێک هەڵبژێرە بۆ ڕەفیقی خۆی یان هەر کەسێکەوە ئاوی کەسێک بکاتە هاوڕێ و دۆستی خۆی. خاڵ یەکەم و سەرەتا کە لە هەمان گرنگترە پێویستە ئینسان بەشون کەسێک هابگەڕێ کەسێک بکاتە هاوڕێی خۆی ئەم ئینسانە خاوەنی دین بێ خاوەنی عەقیدەیەکی پاک بێ خاوەنی کەسایەتێکی دینی بێ چونکە ئینسانەکان کارلێک لە یەکتری ئەکەن بۆیە پێویستە تۆ ئەو کەسێ ئەیکەیتە هاوڕێی خۆت کەسێکی دیندار بێ خواناز بێ. خاڵی دووهەم ئەم کەسە دیندارە پێویستە خاوەنی خۆڕەوش بێ خاوەنی ئەخلاقی جوان بێ چونکە ئەگونجەیە کەسێک خاوەنی دین بێ بەڵام خوا پەنابدا خۆڕەوشتێکی باشی نەبی ئەخلاقی جوانی نەبێ خۆڕەوشتی خراپی هەبێ بۆیە پێویستە ئینسانی مسلمان کاتێک کە هەوڵەدا کەسێکی دیندار بکاتە هاوڕێی خۆی ڕەچاوی ئەوش بکە ئەم دیندارە ئایا ئەخلاقی جوانە ئایا بە خۆڕەوشتە دینیەکان خۆی ڕازاندوێتەوە ئایا لە خۆڕەوشتە خراپەکان خۆی دوورخستوێتەوە چونکە وەکوتمان هاوڕێ ئۆتۆماتیکیان کارلێک دروستەکەین چ چاکەکە لەسەر خراپەکە چ خراپەکەش لەسەر چاکە بۆیە پێویستە ئینسانی ئیماندار ئەحتیاتی ئەو بکات چونکە دوژمنێکی یەکە شەیطان دوژمنێکی یەکە نەفسە لەم لایشەوە هاوڕێکی خراپ ئەو کاتە کاریگەری هەیە بۆیە پێویستە بەڕاستی هەوڵ بدا خاڵێکی تر ئەوەیە کە لەم هاوڕێدا هەبێ پێویستە هاوڕێهی کەسێکی خاوەنی خۆڕەوشت خاوەنی ئەخلاقی جوان خاوەنی هەڵسوکەوتێکی زۆر باش و زۆر ڕێکوپێک بێ. خاڵێکی ترەوەیە کە ئینسان هەوڵ بدا هاوڕێتی کەسی شارەزا و عاقڵ و ژیر و خۆنەوار بکە واتە ئەو کەسی کە تۆ هاوڕێتی ئەەکەی پێویستە ئینسانێکی خۆنەوار بێ ئینسانێکی عاقڵ بێ ئینسانێکی ژیر بێ چونکە گومانی تێدانێت لە ئەنجامی ئەم هاوڕێتی کردن تۆ پرسی پێەکەی مشاورەی لەگەڵاکەی ڕای لەگەڵا گۆڕیتەوە لە بوارەکانی ژیانی خۆتە چەندین مەسائلی گرنگ هەیە تۆ پرس بە هاوڕێکەتەکەی تۆ مشورە لەگەڵ ئەو ئاکەی دێ ئەم ئینسان ئەگەر عەقڵ و سلیقەیەکی وای نەبێ پێشنیاری هەڵە بۆ تۆ ئەکا یان نازانێت چۆن پێشنیاری بۆ تۆ بکە بۆیە هەتا ئەکرێ هاوڕێکانی ئێمە خەڵکانی شارەزا خەڵکانی عاقڵ خەڵکانی ژیر خەڵکانێکی وتوریا بن بۆ ئێمە بتوانین لە ژیانی ڕۆژانی خۆمانە سوودیان لێ وەربگرین. خاڵێکی ترەوەی کە ئینسان هەتا ئەتوانە ڕەفیقی ئەو کەسانە بکە کە خاوەنی سیفەتی نەرمونیانین خاوەنی سیفەتی لێبوردەین خاوەنی سیفەتی لەسەرخۆیی و لێبوردنن واتە هەتا هاوڕێکانی ئێمە سیفەتی نەرمونیانی سیفەتی ئارامی سیفەتی هێمنیان تێدا بێ ڕنگدانی و لەسەر ژیانی ئێمە هەیە بۆیە زۆر گرنگە ئەم سیفەت ئێمە هەر لە خۆشمانە ڕنگ بداتەوە بەڵام ئەگەر هاوڕێکی ئێمەش ئەو سیفەتە هەیە بێ ئەگەر خوا نەخوازیمە خۆمان هەڵەشەی و پەلەپەلێکمان هەبێ تۆ توانین لە ڕێگەی هاوڕێکە تۆ قەروی بکەیتەوە چونکە ئەو هاوڕێ ئامۆژگاری ئێمەکە خۆی کەسێکی هێمنە خاوەنی سەبرە دی ئامۆژگاری ئێمەکە بە سەبر ئامۆژگاری ئێمەکە بە هێمنی ئامۆژگاری ئێمەکە بە چاکە چونکە وتان ئینسان قسە و مشاوەرە و توێژ لە نێوان ئەم هاوڕێکە ڕوئەدا بۆیە گرنگە بەڕاستی ئەم سیفەتانە لە هاوڕێدا هەبن دیارە سیفەتی تر زۆرن ئاکاری تر زۆرن کە پێویستە لەو کەسەدا هەبێکەوە وەکو ئینسانی مسلمان ئەو کەسە هەڵ ئەبژێریان ئەیکاتە هاوڕێی خۆیان ئەیکات ئەوەی کەواوەکو لەگەڵا بژی بۆیە پێویستە بەڕاستی بە تایبەتی ئەو چەند خاڵی کە باسمان کرد گرنگە وەکو سیفەتێکی سەرەکی لەو هاوڕێیەدا هەبێ یان لەو کەسەدا هەبێ کە ئێمە ئەمانەی بیکەینە هاوڕێی خۆمان و بیکەینە هاوسەفری خۆمان و لەگەڵ یا بژین. زۆر باش مامۆستا ئیسلامی پیرۆز بە مەرجی گرتووە لە هەڵبژاردن و نزیکبوونەوە لە هاوڕێکانماندا ڕەچاوی بۆنە بیر و باوەڕ و ئاین و ئایدیا بکەین بۆ نمونە
کاتێک کە ئێمە بمانەوێ ببینە بانخوازێ بۆ بانکردنی خەڵک بەرەو ئاینی پیرۆزی ئیسلام و خەڵکانێکیژەن لە گەڕەک و لە شوێنی خوێندن و لە شوێنی کارەکەمان هەڵگری ئاین و ئاینزاکانی دیکەن یان بۆونە پێچەوانەی بیر و باوەڕ و ئایدیای ئێمە ئەجوڵێنەوە. ئایا لە ئیسلامە بوونە ڕەچاوی ئەوە کراوە کە من تەنها دەبێت کەسی مسلمان بکەمە هاوڕێی خۆم؟ پرسیارێکی معقولە. تامان دیارەمە دوو شتێ بێت جای بکەینەوە. بەڵێ خاڵێکم باسی هاوڕێتیمان کرد. هاوڕێتی شتێکی ترە، بەڵام تۆ نەبیتە هاوڕێی کەسێکی غەیرە دین خۆ ناتوانین ڕاستەوخۆ بڵێ شتێکی ترمانێ شتێکی ترمانێ ئەگەر مەجال بدەین شتێکی ترمانێ یەکیان وتمان هاوڕێتی، ئەوتریان پێوترێت تەعامولکردن هەڵسوکەوت، چونکە ئێمە پێناسی هاوڕێتیمان کرد. هاوڕێتی ئەوەیە کە تۆ بەردەوام لەگەڵ میسانە ئاژی، یعنی تۆ بۆ نمونە ڕۆژێک تاقێک هەفتەیە لەگەڵ کەسێکا بژیت، ئەمە پێی ناوتری هاوڕێ، ئەمە پێوترێت چۆنێتی هەڵسوکەوتکردن، چۆنێتی تەعامولکردن. یعنی تۆ مدەتێک مەسەن سەفەرێکی تۆ چی بۆ هەولێر، سەفرێکی بۆ بەغدا، ئەچی بۆ وڵاتێکی تر، لە مودەی ئەم سەفەران کە تۆ سەفەرەکەی هەفتەیەکە مایەکە چندێکە پێچێ، ئەمە پێوتری هەڵسوکەوتکردن، تەعامولکردن. بەمە ئەگەر ناویشی بنین هاوڕێ یان با بڵێن هاوڕێی سەفەرم بووە، وەکو شەرع یان وەکو لە ئەسڵا پێ ناوتری هاوڕێ ئەمە، یعنی هاوڕێ ڕاستەقینە نییە، چونکە هاوڕێ ئەوەیە کە بەردەوام 20 ساڵ لەگەڵ تۆ ئاژی، هاوڕێ ئەوەیە 30 ساڵ لەگەڵ تۆ، لانی کەم 10 ساڵ لەگەڵ تۆ ئاژی، مەسەلەن پێکەوەن هەموو شتەکانتان پێکەوەیە بە زۆری، ئەو پێوتری هاوڕێ. بۆ یەکوتانە دوو شتە بێ جای بکەینەوە. هاوڕێمانەیە کە لەگەڵ تۆ وەکوتمان بە درێژایی ژیانی تۆ لانی کەمیان 20 ساڵ 15 ساڵ 10 ساڵ ئەژی، ئەویان پێوترێت تەعاملی ڕۆژانە لە دوکان، لە دائیرە، لە قوتابخانە، لە فەرمانگەیان هەر شوێنێکی تر، ئەوە دووشتی جیاوازە. بۆیە کەسێ بکاتە هاوڕێی خۆی و لەگەڵ یا بژی و بۆ مدەیەکی درێژ لەگەڵ یا بێ، بەڕاستی بێ کەسێکی خاوەندین بێ، ئەبێ کەسێکی وەکو باسمان کرد لە مەرجێکەمە، چونکە بەڕاستی وەکو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام المەرء عەلی دینی خەلیلیه، ئینسان لەسەر دینی خۆشەویستەکەیەتی، واتە تۆ ئەو کەسێکیتە هاوڕێی خۆت، خۆشەویستی خۆت، چونکە تۆ خۆشەوێ گوێڕاڵی بۆکەی. ئەگەر تۆ ئەو بانکەی بۆ هەنێ شوێن، ئەوش تۆ بانکا بۆ هەنێ شوێن، ئەگەر تۆ هەنێ داواکاری لەسەر ئەو هەیە، ئەوش هەنێ داواکاری لەسەر تۆ هەیە. بۆیە ئەگەر ناکرێ ئەو هەموو جارێ وەڵامی داواکارەکانی تۆ بداتەوە، تۆ وەڵامی داواکارەکانی ئەو نەدەیتەوە، ئیحراجێک ڕوەدا، کێشەیەک لە نێوان تۆ ئەوە ڕوەداڵێت تۆ من خۆش ناوی، تۆ هاوڕێ من نی، تۆ وەفانیە بەرامبەر بە وەعد و بەڵێن و قسەکانی من یان داواکارەکانی من. بۆیە ئینسان ناکرێت کەسێک کە دینی نەبێ یان با بڵێن مسلمانێکی ملتەزیمی چاک نەبێ بیکاتە هاوڕێی خۆی، بەڵام ئەکرێت تەعاملی لەگەڵا بکە، نەک ئەکرێ بەڵکو ئەبێ بە چاکی لەگەڵ ئەو کەسا، کەسی هاوپۆلێتی، وەکوتمان لە قوتابخانە 4 ساڵ ئەمان پێکەوەن ڕەفیقی زانکۆن، یا وەکوتمان لە فەرمانگەیەکان پێکەوەن بە هاو دینێکی بڵێن دینیشی جیاوازە، ئەبێ بە جوانی بە ئەخلاقی ئیسلامیەکان لەگەڵ ئەمە هەڵسوکەوت بکە، بە ڕێکوپێکی بە جوانی بە چاکی لەگەڵ ئەم کەسا هەڵسوکەوت بکە، بڵێ ئەمە بەڕەوشت بۆی بسەلمێنێ کە ئەمە دینەکەی ئەمەیە، بەڵام ناکرێت کەسێ بکاتە هاوڕێ و هاودەمی خۆی بۆ 30 ساڵ وەکوتمان بۆ تەمەنێ، بەڵام ئەم ئینسانە دینی نەبێت، چونکە گومانی تێدانێت کە تووشی زیان و زەرەر بێ، ئەو فەرمودەی کە وتمان المەرء عەلی دینی خەلیلیه، ئینسان لەسەر دینی خۆشەویستەکەیەتی. فەلیەنظور، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام، دەی بنوارن برد ببنەوە سیر بکەن کێ ئەکەنە دۆست و خۆشەویستی خۆتان، کێ ئەکەنە هاوڕێی خۆتانەوە، واتە وریا بە کەسێ نەکەیتە هاوڕێی خۆت، کەسێ نەکەیتە خۆشەویستی خۆت، لە دینەکە لا بدا، تووشی گوناح و تاوانی بکە، تووشی خراپە بکە، تووشی سەرپێچی بکە. بۆیە گومانی تێدانی ئیسلام ڕەچاوی کردووە کە هاوڕێکانی ئێمە وەکوتمان ئەوەی کە پێوتری هاوڕێ وەکو مصطلحێکی شەرعی کە بە درێژایی تەمەن لەگەڵ ئێمەدا پێویستە خاوەنی دین و خاوەنی ئەخلاق و خاوەنی خۆڕەوشتێکی دامەزراوە. زۆر باش مامۆستا، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکدا قۆناغەکانی پەروەردەکردنی مناڵ دەکاتە سێ بەشەو، لە یەکێکیانە بە باوکەکە دەڵێ لە تەمەنی بۆ منە 14 بۆ 21 هاوڕێی منداڵەکەت بە، واتە بەو چاوی منداڵێتی و لێدان و ئەم شتانەوە سەیری مەکە. فەرمودەیەکی دیکەشمانەیە کە پیاوێک دەفەرمێت کێ زۆر شیاوی ئەوەیە هاوڕێ و نزیک بم لێەوە و باس چاکەی لەگەڵا بکەم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سێجا فەرمێ دایک و پاشان باوکت. مەبەستم ئەوەیە ئایا تەمەن دەبێتە پێوەەر لە هاوڕێیەتی بۆ منە ئایا پیاوێکی 40 ساڵە دەتوانێت هاوڕێتی لەگەڵ کەسێکی 20 ساڵەیە بکە، ئەمە هیچ کێشەیەکی تێدا یان بۆ منە ئیسلام باسی ئەمەشی کردووە؟ وی گومانی تێدا نییە کە ئینسان دەتوانێت هاوڕێتی هەموو کەسێ بکە، و گوتمان ئینسان هەر خۆی تەبیعەتی ئینسان وایە لە هۆگیری و تێکەڵی و پێکەوە ژیانەوە، تا ئینسانەکان حەز بە تێکەڵی ئەەکەن. زۆر جار گەنجێکە حەزەکات تێکەڵی ئینسانێکی بەتەمەن بکە، ئینسانێکی ئەڵێ خاوەن تەجربەیە، قسەی خۆشە، چیرۆکی لایە، بەسەرهاتی لایە، حەز بەم شتانەکە. بەڵام بە تەبیعەتی حاڵ چونکە ئینسان هەنێ سیفەتی لێکچوون و نزیکی هەیە، یعنی گەنجان زیاتر هاوڕێتی گەنجانەکەن، ئەوەی کە لە تەمەنێکە یان زۆر جار هاوپیشەکانیش سیرێکی هاوڕێتی یەکتری ئەەکەن.
بەڵام ئەتوانی بڵێن کەسی ئەتوانی هاوڕێتی کەسی بکە کە لە خۆشی پێرترانی تەمەی لە خۆی زیاتر بۆ نمونە یان لە خۆی بچووکترە فعلا ئەتوانی هاوڕێتی بکەوە لەگەڵیشا بژی و ئەتوانی هاوڕێ بێ بەڵام بە تەجروبە وا دەرکەوتوە کە ئینسانەکان زیاتر هۆگری ئەو کەسان هاوڕێتی و کەسانەکەن کە هەم لە تەمەنە لەیەک و نزیکن و هەم لە ڕووی و کوتمان جاری وایە پیشە و ئیشوکاریشەوە لەیەک و نزیکن زیاتر هاوڕێتی و جۆرە کەسانە. زۆر باش مامۆستا باز لە گرنگی و سوود و بەرهەمی هاوڕێ چاک بکەین. بێگومان لە فەرمودەکە ئاماژە بەوە کاگەر هیچ خێر و پاداشتێکیشی بۆمان نەبێ هەر ئەوەی کە بۆن و بەرامێکی خۆش بەسەر چاوماندادێ لە ڕووی دەرونیەوە ئارامە بینەوە بۆ خۆی گەورەترین بەرهەمە. بەم پێم خۆشە بزانم هاوڕێی چاک چە سوود و بەرهەمێک بە من دەگەیەنە یا بە جەنابەت کە کردومانە هاوڕێی خۆمان. ماڵێ وەکو جەنابە ئاماژە پێدا دیارە ئەو فەرمودەیەکی زۆر گرنگە فەرمودەیەکی زۆر بەبایەخە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاماژە بە ئەوە کە هاوڕێ وەکو بۆن خۆشفرۆشێک وایە کەم ئینسانە بۆن ئەفرۆشی. ئینسان کاتێک کە ئەچێ بۆ لای ئەو دوکانی کە بۆنی لی ئەفرۆشن هەر نزیکە بیتەوە لەو دوکانە تو هەست بە ئارامیەکەی واتە سوودی یەکەم ئەوەیە کە ئینسان لە هاوڕێی باش لە هاوڕێی چاک وەری ئەگرێ تو هەر بە نزیکی لێی هەست بە ئارامیەکەی. بۆیە ئیمامی شافعی ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ زۆر جوان باسی ئەمەی کردووە. باز یەکێ لە خۆشەویستەکانیەکە کە هاوڕێ بوون زۆر پێکەوە بوون زۆر تێکەڵ بوون ئەفەرمێ نەخۆش کەوت هاوڕێکەی ئیمامی شافعی ئەوشان محەممەدی ناوە ئیمامی شافعی شار محەممەدی ناوە ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ چێ بۆ سەردانی ئیمامی شافعی کە چێ بۆ سەردانی هاوڕێکەی ئەڵێ کە چووم بە سەردانی هاوڕێکەم ئەمەنە پێی بێ تاقات من نەخۆش کەوتم ئەوەنە یەکتریان خۆش ویستووە کە بینیم هاوڕێکەم نەخۆشە کە بینیم کەوتۆ لەسەر جێگا زۆر پێی ناڕەحەت بووم کاریگەری لەسەر من دروست کرد پێی بێ تاقات من نەخۆش کەوتم. اینجا هەر خۆی باسەکە فەرمێ من نەخۆش بووم ئەوها سەردانی کردم ئەفەرمێ من نەخۆش بووم هاوڕێکەم ها سەردانی کردم هەر بینیم خۆشیم بۆ هات لە ساغیم بۆ هات خۆشحاڵیم بۆ هات. بۆیە بەڕاستی یەکەم سوود ئەوەیە کە ئینسان لە هاوڕێ ئەیبینێ هێمنی و هێوری و خۆشی لە هاوڕێکەوە ئەبینێ و کۆتوان ئینسان هەر لەو دوکانە کە نزیکە بێتەوە هەست بە ئارامی هەست بە خۆشیەکە. بۆیە هاوڕێ ئەبێ وابی هاوڕێ ئەبێ هێمنی و خۆشی بە هاوڕێکەی بەخشی ئارامی بە هاوڕێکەی بەخشی حەز بکە هەر بینی لە دوورەوە هەست بە ئاسوودی بە بەختۆری بکە. ئەوە خاڵ یەکەمە. خاڵی دووهەم کە ئینسان ئەگاتە هاوڕێکەی خۆی وەکو فەرمودەکە ئەفەرمێ تۆ ئەگەر هیچیش نەکردیان هیچی نەداتێ ئەو بۆ نەخۆشە دێ بەڕووتە واتە سوودی پێ ئەگەینی. بۆیە پێویستە هاوڕێ یاتی وەکە لە سوودەکانی هاوڕێ ئەوەیە کە پێشەوەی تۆ داوای شتێکی لێ بکەی پێشەوەی کە تۆ مەسەلەن بتوێت داواکاری لەو بکەی ئەو بە تۆ ئێبەخشی واتە ئەوە زانێت تۆ چی پێویستێکت هەیە یان ئەزانێت چ کەم و کوڕێکت هەیە. واتە یەکێ لە سوودەکانی یەکێتر لە سوودەکان ئەوەیە کە ئەم هاوڕێ کەم و کوڕەکانی تۆ پڕ ئەکاتەوە کلێنەکانی تۆ پڕ ئەکاتەوە نوقسانەکانی تۆ پڕ ئەکاتەوە. سوودێکی تری هاوڕێ باشەوەیە کە بەڕاستی ئینسان لە تنگانە و ناڕەحەتی و کێشەکانی ژیان ئەمانەی لەسەر سووکەکە و گوتمان مشاوەڕە و ڕاگۆڕینەوە هەیە. بۆیە کاتێک کە ئینسان هاوڕێکی باشی هەیە ئەم هاوڕێ هانەدا لەسەر ئارامگری لەسەر خۆگری لەسەر دان بە خۆداگرتن لەسەرەوەی کە تەنگ و چەڵەمەکانی ژیان کۆتاییان پێدێ لەسەرەوەی کە لە دوای هەموو ناڕەحەتێک خۆشی دێ لەسەرەوەی لە دوای هەموو نەبوونێک بوون دێ. بۆیە یەکێکتر لە سوودەکانی هاوڕێی چاکەوەیە کە پشتیوانی هاوڕێکەیەتی لەوەی کە یارمەتی دەرێکی باشێتی کۆمەکارێکی باشێتی تەشجیعەکە بە مانایەکی ترکە هانی هاوڕێکێدا لەسەر خۆڕاگری لەسەری کە متمانی بەخۆی هەبێ. سوودێکی تری هاوڕێی چاکەوەیە کە بەڕاستی کاتێکە ئینسان هاوڕێ باشی ئەم هاوڕێ باشە ئەتوانێت مشاوەری لەگەڵا بکە ڕێگۆڕینەوەی لەگەڵا بکە وەکو باسمان کرد لە مەرجەکانی هاوڕێگرتنا کە تۆ ئەم هاوڕێی تۆ بەڕاستی ئەبێ کەسێکی ژیر و عاقڵ و خاوەنی زانست زانیاری بێ. هەمومان گومانی تێدانێت لە ژیانی ڕۆژانەمانە پێویستان بە دەیان ڕێمانەکەوت لە دایان ئیش و کار کە ئیش و کارانە پێویستان بە ڕاپرسی و ڕاگۆڕینەوە و مشاوەرەکردنێ. دەی نزیکترین کەسێک کە تۆ ڕاگۆڕینەوەی لەگەڵاکەی ڕاپرسی لەگەڵاکەی هاوڕێکەتە. بۆیە بەڕاستیەکە لە سوودەکانی هاوڕێوەیە کە تۆ مشاوەری لەگەڵاکەی پرسی پێەکەی ئایا مەسەلەن فڵان کەس بخوازم بۆ کوڕەکەم کچەکەم دەم بە فڵان کوڕ ئایا فڵان دوکاندا بنێم ئایا فڵان ئیشکەم ئایا بچم مەسەن قوتابێکە فڵان بچم بۆ فڵان بەش یعنی سەرێکی ئەم ڕاگۆڕینەوە لە نێوان هاوڕێکان هەیەواتە سوودێکی هاوڕێ ئەوەیە کە تۆ مشاوەری پێەکەی ئەویش بۆچوونی باش دەداتێ نەسیحەتی چاکت ئەکا. بۆیە بەڕاستی هاوڕێ ئەوەیە کە هاوڕێکی دڵسۆز بێ بتوانێت سوودێکی باش بە هاوڕێکەکەی بگەێنێ لەوەی کە دڵسۆزی بەرامبەر بە هاوڕێکەکەی. واتە ئەم خاڵانە ئەمانە بەشێک من لەوانەیەکەوە سوودەکانی هاوڕێ کە ئینسانی موسڵمان سوود وەرەگرێت لە هاوڕێکەکەی لە ژیانی ڕۆژانەی خۆیان. هاوڕێتی تەنها
بۆ ژیانی دنیاە و بۆ کاروباری دنیایان بۆ منە گرێدراوی قیامەتیشە ئەو فرمودانەی کە ئاماژەمان پێدا یان بۆ منە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ یەکێ لەو حەوت تاقمی کە لە ژێر سێبەری عەرشی خوا حەشر دەکرێن یەکێک ئەوەلاوانە دوو گەنجن کە لەبەر خاتری خوایەکیان خۆشویستە عەبدوڵای کوڕی مەسعودی فەرمێ سوێندم بۆ کەسەی گیانی منی بەدەستە 70 ساڵ یەکێ لە سێبەری کەعبە عیبادەت بکات ڕۆژی قیامەت لەگەڵ ئەو کەسە حەشر دەکرێت کە خۆشویستووە لە دنیایەوە ئەو ئاەتانەشمان ناوە کە کافرەکان شوێنکەوتوانی شەیتان تەبەڕاکەن لە پەرستراوەکانیان کە دەڵێن بریا ئێمە هاوڕێتی پێغەمبەر و ئیماندارانمان کردان نەک هیچ شەیتان و شایەتینەکان مەبەستمەوەی ئایا هاوڕێتیش لێپرسینەوەی قیامەتی و پاداشتی قیامەتی هەیە و تەنها بۆ کاروباری دنیایە ومانی تێدا نییە هاوڕێتی کاریگەری هەم لەسەر دنیا هەیە و لەسەر قیامەتی ئینسانی مسلمان لەسەر ئەم هاوڕێتی پاداش وەرەگری هەر بۆیە باسمان کرد ئەمە ئاەتی کە جەناوە باسی هەرە بەشێکە بۆ وەڵامی کە ئایا ئێمە ئەتوانین هاوڕێیەکە دین نەبێ بە هاوڕێی خۆمان بیگرین بۆیە ئەمە وتمان ناکرێ ئینسانی مسلمان کەسێک کە بێدین بێ بە هاوڕێی خۆی بیگرێ بۆ چونکە ئەو هاوڕێەکەی لە خشتە ئەبا خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئافەرمێ باز لەو کەسانەیە کەواکو لە ڕۆژی قیامەتە پەشیمان ئەبنەوە یەومە یەعوض الظالم على يديه خوای گەورە فەرمێ لە ڕۆژی قیامەتە کافرەکان نەک پەنجەی پەشیمانی ئەگەزن قەت بە دەسەکانی خۆیان ناکەن واتە ئەمەندە پەشیمانە ئەمەندە خەفەتبارە ئەمەندە ناڕەحەتە لەوەی لە دەستی دەرچووە پەنا ئەباتە بەر دەسەکانی خەفی پیاکە یا لەیتەنی اتەخەذت فولانا خەلیلا چونکە کەسێکی کردو بە هاوڕێی خۆی لە دنیادا لە خشتەی بردووە لە دینی دوورخستووەتەوە وای لێ کردو شوێنی پێغەمبەری خوا نەکەوێ عەلەیهی سەڵات وسەلام وای لێ کردو کوفر بکە بێباوەڕ بێ بۆیە ئەم ئینسان لە ڕۆژی قیامەت ئەڵێ خۆزگایە هاوڕێتی فڵان کەسم نەکردایە خۆزگایە ئەو کەسم نەکردایە بە هاوڕێی خۆم خۆزگایە ئەو کەسە خراپکارم لە خۆم نزیک نەکردایەتەوە چونکە ئەو بۆ مای ئەوەی ڕێگری لەو کە من دین هەڵبژێرم ڕێگری لەو کە من مسلمان بم وفعلا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام یەکێ لەو کەسانی کە لە ڕۆژی قیامەتە لەژێر سایە و سێبەری عەرشی خوای پەروەردگارە یەومە لا ظیل ئیلا ظیلو لە ڕۆژێکە کە هیچ سایە و سێبەرنی ئەو کەسانن کە لەبەر خاتری خوا خۆشەویستی یەکترن هاوڕێی یەکترن محبەتیان یەکتر هەیە کەسانێکن یان دوو کەسن لەبەر خاتری خوای پەروەردگار یەکتریان خۆشەوی لەبەر خاتری خوای پەروەردگار هاوڕێ و دۆست یەکترن ئەوانە لە قیامەت ئەوان لەژێر سێبەری عەرشی خوای پەروەردگارە کە هیچ سایە و سێبەرنی بۆیە بەتەئکید هاوڕێ چۆن لە دنیادا بەرووبوومی هەیە ئیجابیاتی هەیە پاداشتی هەیە چاکەی هەیە لە قیامەتیشا چاکەیە لە فەرمودەیەکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام إن رجلا زار أخا ئەفەرمێ پیاوێک برایەکی هەبوو باز زەمەنی پێشووەکە لە قەومەکانی پێشوو برایەکی هەبوو چوو سەردانی کرد لە ڕێگەی خوای پەروەردگار فریشتەیەکی نار بۆ لای ئەم کەسە کە چوو سەردانی براکەی بکە فأرصد الله له ملكا فقال فرشتێک لە شوێی ئینسانێکە چوو بە لای ئەم کەسێک کە ئەچێ بۆ لای براکەی خۆی هاوڕێکەی خۆی ئەینە تورید پێوت ئەتوێ بۆ کوێ بچی ئەمیژە وەڵام وتی أريد أن أزور أخي فلانا ئەچم بەلای فلان هاوڕێم فلان برام لە فلان شار لە فلان لە سەردانیەکەم فقال لحاجة لك عنده پێویستی پێ هەیە چی بۆ لای واتە شتێک لە بینتانە هەیە چەند پرسیاری لێکرایە پێویستێکت لەگەڵا هەیە یان خزمتە ئەچی بۆ لای یان شتێک وات لێکە کە بچی بۆ لای لە هەموو ئەماناوتی نەخێر بۆ هیچ ئەوانە ناڕم بەس تەنها لەبەرەوەی هاوڕێتی و خۆشەویستی و برایەتێک لە نێوانمان هەیە لەبەر خوا پێم خۆشە سەرێکی لێ بدەم پێم خۆشە سەردانێکی بکەم ئەنجا ئافەرمێ ئەمیش لە وەڵامە فەرمووی دەی ئەوە بزانە من فریشتەی خوای پەروەردگارم ئەم پرسیارانم بۆیە لە تۆ کرد خوای پەروەردگار من ناردووە بۆ لای تۆ چونکە خوای گەورە بە هەواڵی بە من داوە کە هەواڵی پێ بدەم ئینەهو یوحیبوکە خوای پەروەردگار تۆی خۆشەوی چونکە تۆ ئەو برات خۆشەوی چونکە تۆ هاوڕێکەکەت خۆشەوی سەردانیەکەی و خوای پەروەردگار بەڵێنیشی داوە قەد ئەوجەبە لەکە الجەنە خوای پەروەردگار واجبی کردووە بەهەشت بۆ تۆ بخاتە بەهەشت ئیمام مسلم فەرموودەی ڕیوایەت کردووە ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ کەوا بۆ هاوڕێتی هەر لە دنیادا بەرووبوومی نییە سێرەکەی ئەم هاوڕێتیە بەروومەکەی چوو بۆ قیامەت چون لەبەر خوا خۆشی ویست لەبەر خوا سەردانی کرد لەبەر خوای پەروەردگار بەسەری کردەوە عەزیەت و ماندووبوون و سەفەری ڕێگە خوای پەروەردگار ئەفەرمێ مادەم تۆ لەبەر ئێمە ئەو خۆشویست دەی ئەوە ئێمەش بەڵێنماندا بەهەشت واجبە بۆ تۆ واتە تۆ ئەخینە بەهەشتەوە بۆیە کەوا بوو فعلەن هاوڕێتی کاریگەری هەیە هەم لە دنیا و هەم لە قیامەتیشا لەسەر ئینسانەکان زۆر باش مامۆستا هەمیشە دایک و باوک بۆ نمونە مامۆستا بۆ منە کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی هێندەی لە کاریگەریەکانی هاوڕێی خراپ لەسەر هاوڕێی چاک دەترسن و پێیان وایە ئەوە هاوڕێی خراپە هاوڕێی چاک و کەسی بە ئەدەب و کەسی بە ئەخلاق و کەسی بۆ منە خاوەن زانست و زیرەکی مەکتەبەکان بەلاڕێدا ئەبا و بەرەو بێدینی و بێڕەوشتی و نەخوێندن و تەمەڵی ئەبا ئەوەندە بۆ منە لە کاریگەری هاوڕێی چاک ناترسین بەسەر هاوڕێی خراپەوە بۆ نمونە
تا ئێستا لەوەچە کەممان بیستوێت کە هیدایەتدان و زیرەکبوون و بەئەدەببوونی کەسێکی خراپ بە کاریگەری هاوڕێیەکی چاکە. بۆچی ئێمە هەمیشە وەکو دایک و باوەکو مامۆستا وەکو کۆمەڵگە هێندەی لە هاوڕێی خراپە ترسین کە خەڵکە باشەکەمان بەلاڕێدا بە هێندە لە ناتوانین ئەم هاوڕێ چاکە بکەینە بانخوازێ بکەینە کەسێکی پەروەردەکار و ڕێنماییکار و ئاراستەکاری ئەم خەڵکە خراپە و بەرەو هیدایەت و بەرەو ڕەوشت و بەرەو زیرەکی و بەرەو تەواوی بەهاجوانەکانی تری کۆمەڵگە پەلکێشی بکە. وڕاست ئەوە ناو خەڵکە هەیە و حەقیش ئەوە هەبێەوە ینی بۆ چونکە ئینسان دائما لەو شتانە ئەترسێت کە زیان و زەرری پێگەینی بۆ چونکە گەر تۆ قازانجت کرد ئەوە قازانج کردووە بە شێوازی گشتی لە هەموو بوارەکانە بەڵام ئەگەر زەرری کرد ئەوە خەسارت زەرری کردو و تووشی زەرر بووی قەرەبووکردنەوەی ئەو زەررە زەحمەتە بۆیە ئینسان کاتێ باڵێ وەکو دایک و باوک مەسەلەن ترسی لەوەی هەیە مناڵەکەی ڕەفیقی کەسێکی خراپ بکە بەلاڕێدا بیبە تووشی هەڵەی و تاوانی بکە فعلەن ئەو حەزەرەی هەیە بەڵام ئەوشمان لەبیر نەچێت گومانی تێدانیە دەیان هاوڕێ باشەیە کاریگەری چاکەی لەسەر هاوڕەکەی هەبوو دەیان خەڵکمان بینیوە عەرەخۆر بووە خەڵکی خواپەنابدا زیناکەر بووە خەڵکی خراپ بووە لە ڕێگەی هاوڕێی باشەوە تەوبەی کردووە پەشیمان بووەتەوە هاتووە سەر ڕێگە هیدایەتی وەرگرتووە و فعلا خەڵکی چاکیشە بووە لە ڕێگەی هاوڕێی خراپەوە کاریگەری لەسەر دروست کراوە بۆیە بە تایبەت دایکان و باوکان ترسی ئەوان هەیە بۆ چونکە ئەمە جگەرسۆزیەتی نەوەیەتی پێیگەاند و عەزیەتی لەگەڵا چەشتووە دەیان ساڵە پەروەردەیەکە ئێستا بچێتە بازاڕ و بچێتە شوێنێک و کەسێکی خراپ لە خشتەی بەرێ وەکو چۆن بڵێ ئەمە بەرهەمی دەستی ئەمە بە مودەتێکی کەم لە ناوی ئەبا بۆیە ئەوە خۆی هۆکاری هەیە لە ڕاستیەوە ئینسان وەکو باسمان کرد چون شەیطان هەیە هانی ئەدا لەسەر خراپە و تاوان لەگەڵ ئەوەشان نەفس هەیە حەز و ئارزوو هەیە خۆشیەکانی دنیا هەیە لە پاڵ ئەمەشا کەسێکی خراپیش بێ هانیم ئینسانە بدا تەشجیعی کا بۆ سەر خراپە هانیدا بۆ گوناح و تاوان ڕێگەکانی خراپەکردن زۆر ئەبن لە بەردەمیە ڕێگەکانی تاوان لە بەردەمیە ئاسانە بن ڕێگەکانی بەرەو لاڕێبوون و بەگوێکردنی شەیطان لە بەردەمیە واڵا ئەبن بۆیە مەترسی لە خشتەبردنی ئینسانە زیاتر هەیە بۆیە ئێمە دائما ترسی ئەومان هەیە چووکو مامۆستایانی ئاینی چووکو دایکان و باوکان چووکو خۆمخۆران کە ئەو ئێمە خەڵکانێکمان کە مەسەن ڕەفیقی خەڵکی خراپ نەکا بۆی لە خشتە نەچێەوە بەڵام خەڵکانێکیشمان هەیە واتە ئینسانەکان دیارە جیاوازن خەڵکی وامان هەیە بەتوانایە بەهێزە لە ئاستی علمی لە ئاستی تەقوا لە ئاستی ئەدەب و ئەخلاق ئەتوانێت کاریگەری سەر بەرامبەرەکەی دابنێ ئەوە نەک هاوڕێتی خراپ نەکا بەڵکو هاوڕێتی خراپ کا چاکە واتە ئامۆژگاری خێری بکە تێکەڵی بکە هانیدا وەکو جەناب و قوتابێکی تەمەڵە هانیدا لەسەر سعیکردن هانیدا لەسەر زیرەکی هانیدا لەسەر نوێنەرێکی باش بەدەستبێنێ کەسێکی خراپەکارە هانیدا لەسەری تەوبە بکە لەسەری بگەڕێتەوە مادەم ئینسانە متمانی بەخۆی هەیە ئاستی وەکوتمان تەقوا و علم و معریفەی بەقوت و بەهێزە متمانی بەخۆی هەیە ئەمە تێکەڵی خەڵکانی بکە چونکە فەرمودەکە فەرمی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام المؤمن القوي خير من المؤمن الضعيف ئینسانی ئیمانداری بەهێز کە کاریگەری هەبێ ئەوە لای خوا خێردارتر و چاکتر لە مسلمانێکی لاواز واتە ئێمە پێویستە تێکەڵی خەڵک بکەین پێویستە ئێمە کاریگەری ئەرێنیمان هەبێت لەسەر بەرامبەرەکەمان نەک بەرامبەر کاریگەری نەرین هەبێت لەسەر ئێمە بەڵام ئەگەر بزانین ئەو کاتە کاریگەری نەرینی هەیە لەسەر ئێمە لەسەر مناڵەکانمان ئێمە ئەوێ هەوڵی ڕێگری بدەین بۆ ئەوەی خوا نەخواست و گوتمان ئەوەی کە ئێمە دروستمان کردو بنیاتمان ناو پەروەردەمان کردووە نەڕوخێ لە دەستی نەدەین چونکە زەرمەند دەبین خوا پەنامان زۆر باش مامۆستا بەباز لە بێگومان لە هاوڕێیەتیە وەکو هەر پەیوەندیەکی دیکە کۆمەڵێ ماف و ئیمتیازات دێتە دی بۆ نمونە دێتە بوونەوە با بپرسم مافەکانی هاوڕێ بەسەر هاوڕێوە چین ئایا هاوڕێ هیچ مافێکی بەسەر هاوڕێکەی تریەوە هەیە و کامانن ئەو مافانەکە ئیسلامی پیرۆز دیاری کردوون لە نێوان هاوڕێکاندا دەبێ هەبن و کاریان پێ بکرێ باڵە دیارە مافەکانی هاوڕێ بەسەر یەکتری زۆرن زانیان زۆر بە تایبەتی ئیمامی غەزالی ڕەضا ڕەحمەتی خوای لێ بێ لە کتێب بەناوبانگەکە ئیحیا علوم الدین زۆر بە جوانی باسی هاوڕێ و مافەکانی هاوڕێ و زۆر خاڵی جوانی باس کردووە بەس پێشوین باسی ئەوکەم پێم خۆش و ئێمە لەبیرمان چوو باسیم کە جۆرەکانی هاوڕێ ینی سێ جۆر هاوڕێی سەرەکی هەن بە تایبەتی پێویستە ئینسان بیان ناسێ ئەوش ئەوەیە هاوڕێکی گیانی بەگیانی هەر قسێکی کوردەواری خۆمانی قسێکی جوانە ئەڵێ هاوڕێی گیانی بەگیانی واتەم هاوڕێکی دڵسۆزی چاکە لەگەڵ تایە لە خۆشی ناخۆشی لە ترشی و تاڵی لە بوون نەبوونە ئەمە پێویست ئینسان زۆر گرنگی بەم هاوڕێ بدا هاوڕێیەکەی هاوڕێی مالیە واتە لە مەسلحەتی دائمە بەرژەوەندی خوازە پارەی پێ بێ لەگەڵ تایە هەد بێ لەگەڵ تایە بۆ شوێنی خۆش پێ و لەگەڵ توایە ئەگەروانە بۆ لەگەڵتانی هاوڕێیەکمانی هاوڕێی جنسی خواپەنابدا بۆی بە تایبەتی گەنجان پێویستە وریابن لەم جۆرە هاوڕێی دوو هەموو سیهەم بە تایبەتی بە دوور بن هەموو کەسێ نەکەیتە هاوڕێی خۆ بێنیتە ماڵەوە خەڵکێکەیە چاوی لە خێزانەکانی ئێمەیە خەڵکیە چاوی لە خوشک و کچەکانی ئێمەیە خەڵکیە چاوی لەوێ لە ڕێگەی هاوڕێکەیەوە تەما بکاتە سەر کەسەکانی بۆی پێویستە بەڕاستی ئینسانی ئیماندار بە تایبەتی گەنجان
ئەم سێ جۆر هاوڕێ بزانێ یەکەمیان کە هاوڕێ گیانێ زۆر گرنگی پێ بدە زۆر لەگەڵا بێ قوربانیشی لە پێناوە بدە چونکە هەموو جارێ ئەو هاوڕێ دروست نابێ و پەیدا نابێ دوهەمیان هاوڕێی مالی ئەکرێت تۆ لەگەڵە تعامل بکەی هەڵسوکەوت بکەی بەڵام ێ وریابی ئەو هاوڕێ مالێ تۆ نەخاتە ژێر کاریگەری خۆی سیەمن ئەبێ زۆر وریابی زۆر لێی بەدووربی چونکە تووشی فەوتان و نەهامەتی دنیا و قیامەتەکە تەمان دیارە مافەکانی هاوڕێیەکە لەو مافانەی هاوڕێ بەسەر هاوڕێوێتی حق المال یعنی پێویستە هاوڕێ بەرامبەر بە هاوڕێکەی حق المال واتە ئەوەیە کە ئەم هاوڕێ پێویستە ئاگای لێ بێ هاوڕێکەی قەرزارە هاوڕێکەی نەدارە هاوڕێکەی محتاجە ئەبێ ئاوڕێ لێ بداتەوە ئەبێ هاوکاری بێ یعنی هاوڕێ سوودی چییە یعنی ئەم هاوڕێ ئەگەر هەی بوو بزانێ ئەو نیەتی بزانێ ئەو قەرزارە بزانێ ئەو محتاجە بزانێ لە ڕووی داراییەوە نیەتی بۆیە پێویستە بەڕاستی پێی بەخشیە هاتووە لە ژیانی زانیان و خواناسانە ڕزا و ڕەحمەتی خوایان لێ بێ ئەفەرمێ جارێکیان خۆی لە ماڵ نەبوو هاوڕێکی هاتوو بۆ ماڵ کە هاتووە لە ماڵ پرسیاری گوتەنە وەڵا لە ماڵ نیە زانیۆن ئەمە هاوڕێت و دۆستێتی تویت پێویستم بە پارە هەیە ئەڵەن چون پارەکانی هێناوە لە ماڵ هەمووی خسانە بەردەستی ئەوە پارە ئەڵێ چی پێویست بوو پارەکەی بردووە ڕێیشتووە جا ئەڵێن کە ئەم هاتووەتەوە خۆی گەڕاوەتەوە خزمەتکارێکی هەبووە عەبدێکی هەبووە هاتووە هەواڵی پێداوە کە فڵان هاوڕێت هاتووە لە ماڵ نەبووی پێویستی بە پارە هەبوو مێش پارەکەمان هێنا چی پێویست بوو بردی ئەڵێ لە وەڵامە وتی ئەگەر ڕاست بکەی ئەم قسەی تۆ واتان کرد بیان ئەم نەگەشتووە ماڵ هەر لە ڕێو هەواڵەکانی پێدەوەکو مژدانەیەک چونکە ئەنزانی زۆر هاوڕێی خۆشە وتی ئەگەر ڕاست بێ واتان کرد بێ لەگەڵ هاوڕێکەمە وعد بێت تۆ لە ڕێگەی خوا ئازادی بە کۆیلەکەی وت یعنی ئەوەنە پێی خۆش بوو هاوڕێکەی هاتوو پارەکەی بردووە هاوڕێ بێ ئاوابی ئەبێ لەگەڵێکە ئاوا بۆ شێوازە هاوکاری یەکتر بن خاڵێکی ترەوەی لە ڕووی جەستەوێ بێ هاوکاری بی یعنی هاوڕێکەی تۆ جاریوە پێویستی بە مادە نییە پێویستی بەوەیە کە تۆ لە ڕووی لاشەوە لەگەڵ لێبی هاوکاری بی دەستباری بی جاروە سارەکەی پێکی کەوتو پێویستی بە تۆ هاوکاری بی جاروە لە ماڵە ئیشێکیە جاروە لە دوکانی ئیشێکیە کاتێک کە بانگی تۆ ئەکا بۆی کەوا ئیشی لەگەڵا بکە و یارمەتی بدەی پێویست تۆ وەڵامی بدەیتەوە بۆیە زانن دەربارەی ئەمەش ئەفەرمون ئەفەرمێ ئەگەر تۆ بانگی هاوڕەکەت کرد بۆ کاری بۆ ئیشێ ئەویش وەڵامی نەدایتەوە دووبارە بیخەرەوە لەوە چ لە بیری چوبی ئاگای لە خوێنی بێت دووبارە بیخەرەوە بیری ئەگەر وەڵامی نەدایتەوە ئەفەرمون ئەڵڵاهو ئەکبەر کە لەسەری ئەڵڵاهو ئەکبەری مردو شۆر یعنی کە تۆ لەسەر جەنازەیە نوێژەکەی چۆن ئەو مردو بە کەڵی کەس نایە ئەم ئینسانش بە کەڵی هیچ کەسێ نایە ئەنجا ئەفەرمێ ئاەتی لەسەر بخوێنە والمەوتە یەبعەثهم الله یعنی ئینسان وەکو مردو وایە هاوڕێگەر بە کەڵکی هاوڕێ نەیە و یارمەتی نەدا لە ڕووی دارایی یارمەتی نەدا لە ڕووی مادیش یارمەتی نەدا کوا بۆ ئەم هاوڕێ هیچ سوودێکی بۆ هاوڕێ نییە خاڵێکی تر سوودێکی مافێکی تری هاوڕێوەیە کە ئینسانی موسڵمان بێ زمان پارێز بێت لە ئاستی هاوڕێکەیە لە دوو ڕۆ ڕوویەکیان ئەوەیە نابێت زمانی بەخراپە بەکاربێنە بەرامبەر بە هاوڕێکەی غیبەتی بکە زەمی بکە عیبەکانی باسکە حتا نهێنیەکانی بە هیچ شێوازێک ئەمە نەک هاومار حرامە موسڵمان باسی خەڵک بکە ئەگەر هاوڕێت بێ ئەوە هەر بیل ئەولاتە نابێت کەم و کوڕەکانی عیبەکانی باسکەوە حرام و دروست نییە و جایز نابێ هاوڕێ کەم و کوڕەکانی هاوڕێکەی باسکە و هەروەها مافێکی تری هاوڕێ لەسەر هاوڕێ ئەوەیە تەمامەتمان ئەوە دوو بەشە یعنی نابێ عیبۆ کەم و کوڕەکانی باسکە لە ڕووی زمانەوە خاڵێکی چاکەکانی باسکە ستایش بکە هاوڕێکی من چاکە هاوڕێکە من یارمەتی دەرە ئەلحەمدولە هاوڕێکی باشمەیە هەموو جارە فریام ئەکەی هەموو جارە بەدەمەوە دێ یعنی بێ ئینسان هەم خراپەکانی باز نەکا و هەم ستایشی هاوڕێکەی بکە خاڵێکی ترەوەیە کە ئینسان لێبوردە بێ بەرامبەر بە هاوڕێکەی ئێمە ئیسلام هانی داوین لەسەر عەفو لەسەر سەماحەت هەموو کەسی هەڵەی هەیە کەم تەرخەمی هەیە معقول نییە ئەمە کەسی هاوڕێمانە 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵ یارمەتی داوین خزمەتی کردوین ئەم جارە نهاتوو بەدەممانەوە ئەم جارە هاوکاری نەکردوین ئەم جارە قەرزی پێ نەداوین ئیتر ئێمە زەربی سفری بکەین بەڕاستی ئەوە زوڵمە ئەوەستەمە بۆیە نەک جارێ ئەگەر چەند جارێکیش هەڵی کردووە بێت لێبوردە بێ بەرامبەر بە هاوڕێکت ئەبێت چاوپۆشی بکەی لە هاوڕێکت دەبێت کەم و کوڕی هاوڕێکت ببەخشی خاڵێکی تر کە زۆر گرنگە ئێمە ئەم لایەنەمان لەوە چێ فەرامۆش کرد بێ ئەوش ئەوەیە دوعاکردن بۆ برا موسڵمانەکەت ئینسانی موسڵمانێکە لە واجبانی لەسەرێتی حەقی موسڵمانان ئێمە حەقمان لەسەر یەکتریە واتە موسڵمان واجب دوعاکە بۆ موسڵمانان چۆن ئێمە دوعاکەین بۆ خۆمان واجب دوعاکەین بۆ موسڵمانانیش داوای خێر و خۆشیەکەین بۆ خۆمان بێ داوای خێر و خۆشی بکەین بۆ موسڵمانان پێویستە ئینسانی موسڵمان دوعاکە بۆ خۆی بۆ ماڵ و مناڵی بۆ دایک و باوکی پاشان ئەو کەسانی مافیان لەسەریە مامۆستایەکی ئاینیە یا کەسێک ئەمی پێگەیاندووە یان ئیتر ئەچێ بەپێی تەسەسول یەکێ لەو کەسانی کە مافی لەسەر ئەم هەیە هاوڕێکانێتی پێویستە دوعایان بووکە بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام دوعای ئینسانی موسڵمان بۆ برا موسڵمانەکەی گیرایە بەتایبەتی لە کاتی نهێنیەوە تۆ ئاگای لێ نیە تۆ دوعاکەی لە ماڵی خۆتا لە مزگەوتە ئەو نازانی ئەڵێ خوایە لە براکەم خۆش بی خوایە شیفای بدەی خوایە ڕەحمی پێ بکەی ئەفەرمی ئەم دوعا گیرایە لە ڕوایەتێکە مژدەکە لەمە گەورەترە ئەفەرمێ تۆ چەند دوعاکەی بۆ برا موسڵمانەکەت خوای گەورە ئەفەرمێ بۆ خۆشی یعنی تۆ ئەفەرمی خوایە لە برا موسڵمانەکەم خۆش بی لە هاوڕێکەم خۆش بی
ینی فریشتێکیان خوای گەورە فەرمێ بۆ خۆشی یعنی ئەم لێ خۆشبوونە بۆ خۆشی خوایە براکەم لە قەرزاری ڕزگاری بێ بۆ خۆشی خوای ئەمش لە ڕزگاری قەرزاری بێ واتە ئەمانە فەزڵێکی گەورەیە دوعاکردن و خاڵێکی تریان با بڵین یەکێکی تر لەوانەی کە پێویستە هاوڕێ بەرامبەر بە هاوڕێ ئەنجامی بدا ئەوەیە وەفا بەرامبەر بە یەکتری پێویستە ئینسانی موسڵمان وەفا و دڵسۆزی بەرامبەر بە یەکتری هەبێ خاوەنی دڵسۆزیەکی وابێ بەرامبەر بە هاوڕێەکەی کە قەت ئەم هاوڕێتی لەبیر نەچێتەوە بۆیە لە ژانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر بە جوانی هەست بەمە ئەکەینە فەرمێ چەندین جار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕێزی لە هاوڕێکانی خەدیجە گرتووە خوای لێ ڕازی حتا فەرمێ جارێکی عنی پیرەژنێک هاتووە بەلای ڕێزی لێ گرتووە لەبەری هەڵساوە ئەمە چەند جار دووبارە بۆ تۆ هاوڵەکان بەلایانەوە سیر بووە عایشە گەڕتووە خوای لێ ڕازی بێت لە چەند ڕواتێکی تر هاتووە پرسیانە لێ کرد ئەمە بۆ ئەکەی فەرمووی ئەم ئافرەتێکی پیر و پەکەوتێژ بووە ئەی فەرمووە ئافرەتە کاتی خۆی هات بۆ لای خەدیجە یعنی هاوڕێتی خەدیجەی کردو وەفان بۆ خەدیجە کە خێزانی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام کە هاوڕێ و هاودەمی بووە ڕێزی لەم ئافرەتێژ گرتووە کە خەدیجەی ناسیوە بۆیە بەڕاستی ئەو وەفایە ئەوە دڵسۆزیە بەرامبەر بە هاوڕێکانمان و خاڵێکی ترەوەیە کە پێویستە ئینسانی موسڵمان تەکلیف لە هاوڕێکەکەی نەکات تەکلیف یعنی قورس یعنی من فێری بەڵێ باسمان کرد هاوڕێ حەقی لەسەر هاوڕێ بێ پارە بدا بە هاوڕێکەی هاوڕێ لە ڕووجەستەی و یارمەتی هاوڕێکەکەی بدا بەس مانایە وانی ئێمەش مەسەلەن ئیتر بەردەوام تۆ داواکاری لەسەر هاوڕێکت بکەیت بەردەوام تەکلیفی لێ بکەیت یعنی وای لێ بێ هاوڕێکە حەز نەکاتەوە ببینی یعنی سانە بێ هەوڵ بدا مەسەلەن ئەم هاوڕێ ئەمەە چاکە بەدەم ئێمەوە دێ ئیتر ئێبێ مش هەوڵ بدەین تەکلیف لەسەر ئەم هاوڕێ کەم بکەینەوە هەوڵ بدەین قورسایەکی زۆر نەخەینە سەری وای لێ نەکەین کە فەقیرە ناچار بێ کە ئیتر وەکو چۆن بڵێ پیاوەتی نەکا و هاوڕێتی نەکا واتە ئینسانی ئیماندار یەکێ لەو خاڵانەی کە بڵێن حەق و مافی هاوڕێ لەسەر هاوڕێ ئەوەیە کە بەڕاستی ئینسانی مسلمان هاوڕێ چاک ئەوەیە کە هەوڵ بدا تەکلیف لە برا مسلمانەکەی کەم بکات و یعنی زۆر ناچارن زۆر پێویست نەبێ تەکلیفی لێ نەکار بۆیە فەرمێ جعفەری کوڕی محەممەدی صادق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ بەڕاستی ئەفەرمێ ئەو کەسانی کە زۆر تەکلیف ملیەکەن یعنی بارگرانیان لەسەر من دروست کردو چون بۆ یعنی جاری وایە ئەو تەکلیفەکەی پێ ناکری ئیحراجە بێ حەزەکە وەڵامی تۆ بداتەوە بەڵام ناتوانێت وەڵامی بداتەوە بۆیە ئیحراج بێ بەرامبەر بە هاوڕێکەی یعنی تۆ ئەگەر بزانین لەو کاتە هاوڕێکەی تۆ پارەی نییە داوای پارەی لێ نەکەی باش ئەگەر بزانین لەو کاتە مەجای نییە بێ لەگەڵ تۆ بۆ ئەو ئیش و کارە لەو کاتە ئەو تەکلیفی لێ نەکەی باشە چونکە لەوچە تۆ دڵ بشکی ئەوش ئیحراج بێ یعنی ناخۆشی و ناڕەحەتی لە نێوانتانە ڕوئەدا ئەمە بە کورتی ئەو مافانە بوون کە هاوڕێ لەسەر هاوڕێ هەیەی پێویستی ئینسانی مسلمان ڕەچاوی ئەم مافانە بکات چون زۆر باشە حەقن لەسەر کۆتایی بەرنامەکە پێم خۆشە گوێبیستی کۆتا قسە و سەرنجت بم لەسەر هاوڕێتی یا شتێک من نەمپرسی بە لە مەجای هەڵبژاردننی هاوڕێ چاک و مەرج و پێوەرەکانی هەڵبژاردننی هاوڕێ چاک جەنابەت پێویست بکە ئاماژەی پێ بکەیت وەڵام لە کۆتاییدا دەسۆشم لە جەنابەت وەکو لە سەرتاوە باسم کرد ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە کە بابەتی هاوڕێیەتیە زۆر پێویستە ئینسانی مسلمان ئینسانی ئیماندار بزانێت کێ کاتە هاوڕێی خۆی چاوکراوە بێ وردبین بێ چونکە هەڵبژاردننی هاوڕێ و دروستکردنی هاوڕێ زۆر ناڕەحەتە بۆی پێویستە بزانێت کێ ئەەکەیتە هاوڕێی خۆت ئەو کەسە وگوتمان بە تایبەتی دیندار بێ خاوەنی ئەخلاق و خۆڕەوشت بێ و پاشان ئەو کەسیشی کە هاوڕێ ئەمەنە چاکە لەگەڵ تۆ پێویستە بەرامبەرەکەیش بزانێ بەڕاستی وەفای بەرامبەر بەو چاکە و پیاوەتی هەبێ کە بەرامبەر بە تۆ ئەیکا و کوتمان ئەو خاڵی ئەخرێت تەکلیفی مالایوتەق لە هاوڕێکت نەکەی بۆی تووشی ئیحراجی و ناڕەحەتی نەکەی و داواکم لە خوای گەورە ئینشاءڵڵا گەرمە هاوڕێکی باش بووین یارمەتیمان بدا ئەگەر خراپ بووین داوای لێبرن لە خوای گەورە لە هاوڕێکانیشمانەکەن خوای گەورە هاوڕێ چاک باتە نسیبمان خوای گەورە پاداشتی بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تام دەرفەتە میوانی بەرنامەکەم بوون تا بەیەگەشتنەوەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم هەمیشە هاوڕێیەکی باش بین بۆ یەکتر و بۆ دۆستەکانمان تا بەیەگەشتنەوەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ